زولێخە ئای ئێستا چەند بەتەنێمە ئەوە بۆ 2 ساڵی ڕێکە تو ئەمنت بەجێهێشتیە بڕوا بکە هەموو شتێک لە جێی خۆیەتی هیچ شتێک نەگۆڕایە تەنها دووری تو نەبی زولێخەکەم زولێخە سبەینان کە لە خەوێ هەڵدەستم لە بۆ نوێژکردنی کە ئاور دەدەمەوە ئەتوم لە تەنیش نییە ئاگرم تێبەردەبی چەند خۆش و بەیانیان پێکەوە نوێژمان دەکرد بەڵام ئێستا کە تو لەگەڵم نی زولێخە مرۆڤەکان دەڵێن لەگەڵ ڕۆیشتنی کات خەڵک شت لە بیر دەکات بەڵام من بڕوایان پێ ناکەم ئەگەر وایە لۆ منە توی لە بیر ناکەم ها کات تەنها فێرت دەکات چۆن بە ئازارەوە بژی فێرت دەکات چۆن بە برینەوە هەناسە بدەیت زولێخە جیرانەکان دێن بەڵێ زوو دێنە دڵنەوەیم دەدەن و دڵم دەدەنەوە بەڵام دوای دەرچوونیان ئیسان بێدەنجیە کە دەگەڕێتەوە نازانم کو دەڵێن ژیان دەبێت بەردەوام بی بەڵام کو زولێخەکەم چۆن بەردەوام بم لە کاتێکدا نیوەی خۆم لەگەڵ تۆ ناشتووە زولێخە باشە بابەجان کوڕم لۆ بە بێدەجیاتێ ژۆری بابەجان نەمیز ئەزیەتت بدەم گوتم بابە کلیلەکەی خۆم دەرگەی بکەمەوە قابلە چییە بابی خۆبە تو باش دەزانی ئەمن نەخۆشی دڵم هەیە کە بە بێدەجی بێ ژۆرێ لۆ من باش نییە ئەدی بابە و گریانە چییە بابەجان بۆ بدەی خۆ دڵی نەخۆشی دڵم هەیە ئەوە 2 ساڵە داکمان مردیە ای باشە ئەو مردنە ڕێگای حەقە هەر ئەومان نامرین چ بکەم کوڕ ئێستا تو چت لە من دەوێ بابە ڕاستی لۆشتە چی هاتیبە نەبزانم چت دەوێ لەگەر سارەی خیزانشم قسەم کردیا حەزم لێ بێ ماڵمان بژی نا کوڕم نا ئەو مارە بۆنی داکتی لێدێ ناتە لۆ دەقە شێری بەجێ بێنم بابی من بابە کەهارت بینم بەتەرێ بێتاقەت دەبم بابە وەڵڵا برایەکانشم بێتاقەت دەبن قابلە چی تێدایە کوڕم ئەتو لۆ تێناگەی ئەمن نایەمەکرد کەستان لەگە کەستان ناژیم ئەمن لۆ 1 دەقەش ئەو ماری بەجێ نایەنم ئەمن ئێستاش دەڕۆم 1 دقە بابە 1 دقە چیوە دەڕۆی تێناکەدا بتوان جەیەکی دەچم ناکری بزانم بابە بڕۆم لۆ نێر پرسیارم لێ بکەی ئەچ دەکە لێرە دەبینیا دەڕۆی ئەم لێرە دەبم بابە بەس حەز دەکەم زانم چی وەرەسی دێم گەڕە بڕۆم چمە هەر جەیەکی دەڕۆم باشی برام هاچ بوو چت کرد گۆران برا کاکە هاتم قسەم لەگەڵی کرد کاکە ڕازی نابی بەخوای کە لە ڕقا جێ لە کەس ڕناگری کە تەلەفۆنەکەی بدێ با دوو قسە لەگە بکەم وەڵا ڕۆی چێوە چوو کاکە وەڵا پێم گوتم چێ وەرەسی پێی نەگوتم هەتا تووڕۆژ بوو لێ گورە بڕۆ متابعە کە بزانە چێوە چوو بزری نەکەی باشە برام باشە
ئەلو باش کاکە ها گۆرە چت کرد کاکە لە دوو بابم هاتم بابم هاتە ئەو ماڵی گومان تێدا نژنی هینایە کرۆ بەڕاستی و دەرێەوە کاکە بە چاوی خۆم بیتم ئەرێ وەڵە بەڕاست بە چاوی خۆم بیتم تۆ ژوورێ کاکە وەرە لێوارەدا دەنیشتنەوە عالی دۆ دەبینەوە ئاخر کۆبنەوەز دەکەین هەلەش دۆ مۆزە دەبین نابێ ئەو دووبارە بتەوە باشە کاکە باش دێڕە بەخێر چ دەی باش